نبێتە خوانەخواسە ماماشەڵە هەر بە کێش کیلۆیەک زیاترە دەستە خۆش بێگەر سەرەتا ناسانەیەکیان دەستپێکی ئەم کتێبەمان پێ بناسیێنی ناوەکەی و چۆنیەتی دەستپێکردن بە تەرجمەکەی کتێبەکە محەممەد مختار شەنقیتی نووسیوێتی بەندە وەرمجێڕاوە لە عەربیە بۆ کوردی و بەڕێز کاک نزار لەتیف پێداچوونەی بۆ کردووە کتێبەکە لەوانەیە لە مەجای خۆی کتێبێکی ناوازە بێت یعنی لەو مەجالەی کە باسی قەیرانی دەستورەکە لە مێژوویکی دوورە ئەویش کتێبەکە وایە لە سەردەمی سفینەوە شەڕی سفین هەتا ئەگاتە بەهاری عەرەبی یعنی وەک تاریخ باسی نەکردووە بەس باسی ئەو قەزیە دەستوریانەی کردووە کە لە غیابی دەستورات چی ڕوویداوە هەل دوای وفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دیار کێشەکان نێوە دروست بووە شەڕی جەمەل و سفین دروست بێ کە لە تاریخی ئیسلامیە بەنای فیتنە گەورەکە من فتنة الكبرى إلى الربيع العربي كتابك وايا يعني لو كاتوا أو شران دروز بو ديار لو أنا أشكرها بالشركة لبيني أواني كداوي خويني عثماني أنا كر سلامي خوي لسلبيا أو أنت إيش كتعرف إمام علي بون كبفعلي أنا ويست طالب سن بلام أنزاني أو كاتد يعني كنجاونية ليو بازكات حتى أماني كسب هاري علي بيبو سركوتون بون هم يعني الشروش تبو بو هيج نبو تقريبا بس أو قينانا أو كليانا كهوكار بون بويكا بيستيام كتابة بو نوسري وخوانري كردي چیان هۆکارەکانی پاڵنانی بەبەڕستەوە بووی وها کتێبێک وەرگێڕان پێ بە زمانی شیرینی کوردی لە بەردەستمانە بێ درک بۆ گرفتانە بکەین نەبوونی دەستور لە کۆمەڵگا و لە بەتایبەت وڵاتە ئیسلامیەکان لە مێژووە تا ئەمڕۆیان ئەمڕۆ بۆ معنایی بەهاری عەرەبی چە گرفتێکی دروست کردووە خۆی کتێبەکە زۆر وەکو باسم کە کتێبێکی زۆر تایبەتە چونکە خەڵک زۆر ئێستا بۆن لەوانەیە شتی تر نووسرا بێت لە بوارە تاریخەکەیە بەس کەسێک بێت لە ڕووی دەستوریەوە بڵێ هۆکاری بۆ نمونە باس لەوە کات ئەو کێشانەی کە دروست بوو لە سەرەتاوە لە دوای وفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەتا ئەمڕۆ کە دروست بووە کێشەکە ئەوەیە کێشێکی قانونی و یاسایی و دەستوری بووە کە دروست بۆ نمونە بەزەکە لەکوێ شورا کۆتایی دێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شورا دەستی پێکردووە ئەوەی کە ئێستا بۆ ئێستاش و بۆ بەردەوامی ژیان گرنگە ئەوەیە کە ئینسان ژیان ڕێخستنی مرۆڤەکان بە شورا ڕێگەخرێ بەڵام دەسەڵاتێک هاو لە نزیکترین لە زۆر لە نزیکی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی چەند ساڵێک بوو پێغەمبەری خوا وفاتی کردبوو معاویە دێت سەلامی خۆیان لەسەر هەمویان دێ دەسەڵاتی شورا لە ناوە بە یعنی ئەمە یەکێ لە کلێنە دەستوریە گەورەکان کە دروزە بێ ئەوەیە شورا کە هەموو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە ئەمری پێ ئەفەرمووە کە شورا بە مسلمانان بکە ڕاوێژیان پێ بکە بەڵام دوای ئەوە کە خەلیفە ڕاشیدەکانیش دێن هە بە شورا ئیژەکەن کاگاتە سەردەمی دوای ئەمەویەکان ئەبێ پشتاو پشت یعنی ئەو باس دەواکە یەکێک لە خەلەلەکان کە دروزە بێ یەکەم خەلەلی دەستوری دەسەڵاتی ئیسلامیە دروزە بێ لێوە دەست پێکە نەمانی شوراکە یەکەمین خەلەلی دەستوری کە دروزە بێ لە تاریخی ئیسلامیە ئەوەیە کە شورا لە ناو هەندێک بۆ بکەین بە ڕۆژگاری ئەمڕۆ پەرلەمان وەکو بەس پەرلەمانێکی ینی یاسایی بە جۆرێکی ئەوی خۆمان نا ینی بەڕاستی پەرلەمانی مە پڕە لە گۆرانی بێژ و نازان چێمانە نا خۆی شورا ئەگەر یان پیاوتە ئەهلی حل و عقد ئەوەیە کە توانی بێتیان بڕیار بدەن و بڕیار چەڵۆشێنەوە یعنی کەسی عاقڵ و بڕیاردەر بوو لەوانە زۆر باشە کۆمەڵێک بابەت باس کراوە لەو کتێبەتایەکی لەوانە هەڵکەوتی دورگەی عەرەب و ڕۆم و فارسەکان بوو ئەمە چ پەیوەندیەکی هەیە بەو دەستورە ئیسلامی کە باست لێوە کردووە لە کتێبەکەیە و لەو بابەتەی کە ئاماژتان پێداوە بەڵێ خۆی ئاشکرایە دورگەی عەرەبی کەوتۆتە بینی هیلالی ڕۆم و هیلالی فارسەوە هەردووشیان دەسەڵاتێکی تۆکمە و حکومەتی تۆکمەیان هەبووە و ئاشکرایە لەو بینەیە حەزارێکی کۆنیشان هەبووە بەڵام لەو بینەیە عەرەب دورگەی عەرەبی هیچ کەسیشان نەبووە کەسی یەکەم بێت وەکو بڵێنیتی نایبنێن پاشا هەرچێکی ناو بنێن بەڵکو هەموو هۆزیەک ئیتاعیم بۆ سەرکۆزەی خۆیان بووە یەک کۆمەڵ قەبیلە بووە خۆتازان بۆ نمونە لە ناو مەدینەی ئەوس و خەزرەجە بووە بەردەوام لێکیان کوشتووە شەڕیان کردو دوو قەبیلە بوون ئەمە وای کردووە عەرەب بەس ئیتاعیان بۆ هۆ سەرکۆزی خۆیان بێ بەردەوام لێکیان کوشتووە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دێت بە وحی بەهۆی قووەتی وحیەوە کە لەو کتێبە بازەکە بۆی قووەتی پێغەمبەرێتی و قووەتی وحیەوە توانیەتی ئەم هەموو دژە کۆکاتەوە خۆ دەزانی نمونەمان هەیە
کەسێ لە دوای ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مدینە ئەوس و خەزەرجە کا ببرا ڕۆژێک یەکێک هاوارە کاتەوە بە ناوی قەبیلە گەرایی و هۆزگەرایی و ئەمانەوە پێغەمبەری خوا فەرموواز لێ بێن ئەمانە بۆ گەنی کردو ئەم شتانە بەڵام لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وفا دەکات چونکە وحی قوتی وحی ئەمانی کردو بەیەک لەگەڵ پێغەمبەری خوا وفا دەکات یەکسەر شەڕی دەدروزە بێ یعنی هەر یەکسەر بە دوای ئەوە شەڕ دروزە بێ بۆ لەبەرەوەی ئەوانەی ئەو قوتی وحیە کە ئیتر پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ قوتە ئەمان هەمووی بوون بەبرا بەشێکیان لەمانە توانایان نییە ئیتاعا بکەن بۆ نمونە بۆ ئەوبەکری سیدیق ئیتاعا بکەن بۆ یەکێک لە خەلیفەکان تر بۆ ئەمان بە زەختی وحی ماونەتەوە لەبەرەوە کە فۆکۆیەمە بازەکات ئەڵێ هەر دەوڵەتیە نەوکتێبێ ئەمەژێ پێداوە هەر دەوڵەتێک زۆر بە سەرعی دروست بێ زۆر بە سەرعی کەشی تەیەکەوێ ئەلەوکە دەوڵەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر سەرعی دروست بوو طبعا لە ماوەی کەمە دەوڵەتێک دروست بوو بەڵام دوای ئەوە دەوڵەتە زۆر بە خێرایی کێشەی تێکە و نەک لە ناوچوو بەڵام باسمان کرد هەتا خەلیفەکان خەلیفەی ڕاشید لەسەر شێوازی نهجی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام دوای ئەوە ئەبینی کۆک باسمان کرد کە بۆ پشتاپشت ئەو شتە نەما ماوەستا عومەر باس لە کاریگەری حەزارەکان یاخود ئەوەی کە جەزیرە عەرەبیەکەوێتە نێوان بۆ نمونە هاوکاتی هاتنیانی پیرۆزی ئیسلام لە ئێرانی کۆن ئێرانی کەونەران ئێرانی باستان دەوڵەتی ساسانی هەیە بە مێژوویەکی 400 ساڵیەوە پێ خۆی ئەشکانی بە 400 ساڵی تر بۆ نمونە سلوکیەکان و پارسیەکان و دوای خامەچی وەی لە ئاخری حەزارەتێک بیناسازیەک کللتوری جلوبەرگی سوپای هەیە دەستوری هەیە دەوڵەتی هەیە لەو لاشەوە ڕۆمەکان باماشەوە پەیامبەری ئیسلامی ژێ دەستور شورا دانێ چوار خەلیفە ژێبەجێیەکەن ئەم هەموو پاشخانە معریفە بۆچی ئیتر لە ئیسلامە لایەن با بڵێن لە سەردەمی ئەمەوی نەما یانێ جۆرێک لە تاگڕەوی بنەماڵەیی پشتا و پشتی بۆ ئەو جەوە دروست بوو یان لە فەراغی چییە ئاسان توانیان شورە لابن و سوود لەم حەزارەتانەی پێشووتر وەرنەگرن بۆ هەنێ بابەت کەوت نەژێر کاریگەری بۆچی بۆ دەوڵەتداری نەکەوت نەژێر کاریگەری بڵێ خۆ قسەی زۆر جوانەکە لەو کتێبێ ئەڵێ هەر کاتێ فارس لەلایەن هەر دەسەڵاتێکەوە فتح کرابێ ئیلا لە ڕووی فەرهەنگی و فارس فتحی کرۆتەوە ئەو قسەی زۆر جوانە یعنی ئەڵێ دواتر خەلیفەکان زۆربەیان ئاهاتن ئەو کتێبانیان بە مناڵەکانیان ئەوت کە کتێبی فارسەکان بوو لەبەرەوە ئەڵێ هیچ دەسەڵاتێک نەهاتوە فارسی فتح کرد ئیلا لە ڕووی فەرهەنگیەوە فارس فتحی کردوێتەوە ئەمە یەک دووەم هەر لەو کتێبە فۆکۆیەمە شتێکی تر ینی قسێکی ئەوێنێ ئەڵێ دەسەڵات ئەڵێ ینی وەکو دەوڵەتداری وەکو بنەماکانی بوونی دەوڵەت لە سەردەمی پێغەمبەرەوە نەبووە صلی الله علیه و سلم ئەڵێ سەردەمی مەعاویە بووە چونکە مەعاویە بەهۆی کاریگەری ڕۆمەکان لەسەری نزیکی ڕۆمەکان لی و تێکەڵیان وای کردووە کە دەوڵەتێکی تۆکمە و بنەماکانی بەپێی ئەو کاتە بنەماکانی دەوڵەتداری تیا بووە لەوێ دەستی پێکردووە ڕاستە ئەگەر ئێمە بڵین هەرمەرکەزی دەسەڵاتی ژەباتە شام نزیکی ئەزانی مامەسا ینی ئەو دەوڵەتە کە دروست بوو عەرەب وەکو پێم وتن عەرەب ئەو کتێبەوە ئاڵێ نەیتوانیوە یعنی هەر سەحەبی حەزارەتێکی ئەوەش کۆن نەبووە وەکو چواردەورەکەی ئەم هاتووە دەوڵەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دروستی کرد قووەتێکی وحی پێکەوەلەکانە بوون بۆیە نیان ئەتوانی یعنی زەختیان لەسەر بوو نیان ئەتوانی ئاوە بمێننەوە ئەو بوو کە لەگەڵ خەلیفەکانیانە پێش و یەک بەیەکە بەس ئەو بەکری سیدیق شەید نەبووە کاکە وانە هەر هەمیان شەید بوون بۆ لەورە بەردەوام کێشە هەبووە لە سەردەمی ئەو بەکریشە یەکسەر حربی ڕیدە دروست بوو دوای ئەوە یەک بێکی خەلیفەکان یەکێ لە نوێژی بیانیا کوژراوە یەکێ هێرشکا لەسەر ماڵەکەی شەید کراوە ینی بەردەوام شەڕی سفین و کە ئەو لێو دەست بێکە لە فتنە گەورەکەەوە دروزە بێ ئەمانە بۆیە مەعاویە دێ بیل لە دەوڵەتداریە کاتەوە یعنی دەوڵەت دروستکە حکومە دروستکە ئەوە بێت لەوێەوە گەشەی دەوڵەتی ئیسلامی دەست پێکات یعنی حەزارەتی ئیسلامی بە معنای وەکو دەوڵەت لێەوە دەست پێکە ڕاستە بنەماکانی پێغەمبەر دایناوە صلی الله علیه و سلم خەلیفە ڕاشدەکان دایاناوە بەڵام بە یەک دنیا کێشەوە بەڵام قووەتێکی کە قۆدیاتەوە بە دەوڵەت بۆکو بازەکە لە سەردەمی بەڵام ئەو پرسیارەی نەیەوەتەوە بۆچی مەعاویە دەستوری دانەنە یا شورای دانەنایە خۆی ئەمەش بەوەکە کە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە دوای من خەلیفە ڕاشدەکان دێ لەسەر نهجی خۆمەڕۆن بەڵام دوای ئەوە دەسەڵاتی سێمە دەسەڵاتی پشتا پشت یعنی ئەو باسی وەکو خەبەری کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دایەتی ئەزانی چۆنیە هەموو کەس حەز بە دەسەڵات شتێکە هەموو کەس حەزی پێیەتی یعنی ئەوی کە ئێستا لە بەهاری عەرەبیە و لە دواتریشە ئێستا ئەمەی کە لە سەردەمی خۆشمانە هەیە خەڵک داوای
هەر جۆرێک لە ڕوخانی ئەم دەساتە کوردیە ئاکا و خۆی بچێت ینی هەرکە زۆربەی هەر زۆری خۆی بچێت داوی خراپترەکات چکە هەر مرۆڤ تەبعی وایە حەزی بە پارەیە حەزی بە دەسەڵاتە هەیبێ ئەم دوشتە بۆ مرۆڤ زۆر گرنگە حەزی پێێتی لەبەرەوە ئەشکری هەر معاویش کەسێکی ئاوا بوو یعنی هەر مرۆڤە 2000 حەزی بۆ کە ئەم دەسەڵات لە دەستی خۆی دەرنەچێت وانە لە دەستی خۆی کوڕەکەی بنەماڵ بەس دوای کە دێتەوە سەر عومەری کوڕی عەبدولعەزیز دووبارە جارێکی خلافەدا گەڕێتەوە سەر شێوازی باسی بەهاری عەرەبیت کرد لە کتێبەکەش نووسراوە لە بەرگەکەیە لە فیتنە گەورەکەەوە تاوەکو بەهاری عەرەبی مەبەستان چی بوو لەوە چی درێژ کراوەیەکەوە خۆی ئەم وەکو مێژوو باسی ناکات یعنی کتێبێکی مێژووی نییە وەکو پێمتن ینی وەکو ئاماژەی مێژووی باسی ناکات بیژێڕێتەوە لەوەوە ئەم لێکچوون دروستەکە لە بین ئەوانەیە بۆچی ئەم تەمان بە درێژایی مێژوو شۆڕش بەردەوام هەبووە لە عێراقا لە دوای دەوڵەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆمەڵی شۆڕشی زۆرمان هەبووە ئەو بوو کە کچەزای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تیا وەفات شەهید دەکرێت شۆڕشەکان تر ئەوە کە دوای شیعەکان دروزە بن دێنە عێراقەوە ینی کۆمەڵی شۆڕشی بە بەردەوامی هەیە ئەو باسەوەکەنە ئەم شۆڕشانەی ئێستاش کە سەرکەوتوو نین لە بەهاری عەرەبیە کۆمەڵێ ناڕێکی لە شۆڕشەکانە هەیە ینی ئەبینی ئێمە لە پڕا هەموو وڵاتە عەرەبی زۆربەی وڵاتە عەرەبیەکان تەقیەوە ینی بەڵام 2000 بە زۆر بە ئاسانی هەندێکیان سەرکەوتوش بوون و چوشنە حکومەتەوە بەڵام لەبەر ئەوەی ئێستا بۆ نمونە ئێمە ئەو لای باسی ناکەم ئەمە ڕەئی خۆمە کە کاتێ مورسی دێتە سەر دەوڵەتداری ئەکات یعنی ئێمە لە ڕووی عاتیفی وەکو موسڵمان حەزمان نەکرد بەردەوام بووایە و وانە ئەوەی بەسەر ناتێ کە ڕووخا و سیسی هات و ئینقلابی کە بەڵام 2000 بنەماکانی دەوڵەتداری ئەبێ ینی ئەو کاتە سەرۆکی حیزبێک بووە ئەبێ کەبێ بە سەرۆکی دەوڵەتی وەکو میسر ئەبێ جیاواز بێت یعنی بەڵام ئەو بینی ئەم هەر بە هەمان شێوازی سەرۆکاتی حیزبێک و سەرۆکاتی حکومەتی شێکرد بۆی زۆر بە ئاسانی توانی سیسی لەماوەکی کەمە حکومەتەکەی بڕۆخێنێ و دوایەوە لە تونسا نیانتوانی بەهۆی دەنگانیش هات نەدواوە کەواتە ئەو قەیرانی کە ئەم باسیەکە تێگڕای قەیرانەکە بەنای کتێبەکەشەوە دیارە ڕوو لە موسڵمانانەکە قەزیەکی دەستوریە قەزەی تر نیە کەواتە ماوەسا من هەر لە ناونیشانەکە و تەواوکردنی بۆ قسەکانی بەڕێزم کاتێک لە کۆمەلگایەکی موسڵمانیان لە وڵاتێک کە زۆرینە موسڵمان شۆڕشێگە کرێ بەهارێکی گڕوتین دروستە بێ لەبەرەوەی نازانین بۆچی ئەجەنگین بۆیە ئەدۆڕین یان نازانی ئەبێت کە بەدەستمانێنا سەرکەوتین چی جێبەجێ بکەین لەبەرەوەی دەستورەکەمانی ئەوێ ئەمەوان پێ بڵێ ئەم باسیەوەکە کە ئێمە دایمە داواکاری شتێکی کاتیمان هەیە تێگەی یعنی ئێمە ئەمان هەوێ بۆ نمونە ئێستا خۆپیشاندانی دوێنێ یا بۆ نمونە خۆپیشاندانی خوێندکارەکانی زانکۆ بوو چەند داواکاریی بەسیتیان هەیە ئەو داواکاریان بۆ بەدی بێت هەموو ئێسنەوە شوێنی خۆی ئێمە داواکاری گەورەمان نییە و حکوومەتەکەشی کە هەمانام حکوومەتە گەندەڵێکە هەیە ئەوش خۆتوانێم داواکارانی جێبەجێکە بەڵام ئەزانێت جێبەجێژ نەکرێ داواکان خەڵ هێواشی سار بێت دۆچێتەوە شوێنی خۆی تۆ دیقەت یەکەم جار چەنە لە خوپشاندانە ترسان ئەم دەسەڵاتە لە حەفەی شوباتە چیان کرد چەنە ترسیان نەبوو بەڵام کاتێک کە ئەزانەیە خەڵکی خۆی ئەزانێت کەزین داواکەمان پچکۆلەیە توانامان پچکۆلێ ئێمە جاری وایە بەژانی خوپشاندانمان کردووە بارانێک باری هەمی ڕۆشێت بۆ ماڵەوە بەڕاستی قسەی جوانێ ئەڵێ ئینسانی گەورە خەونی گەورەی هەیە ئێمە خەونی گەورەمان نییە ئێمە ئەمەی کەسە خۆمان لەم هەرێمە ئەژین واقعەکەوامان پێڵێ وانە ئێمە بە پۆستێکی فەیسبوک و ئازانی شۆڕشێکمان کردووە بەڵام کە بانی هەڵاتی هیچ نەبووە لە سادگو خۆی ماوەتەوە کەواتە لەوانەیە کێشەی ئێمە زۆری فەرق بێت لەگەڵەمەیە ینی بەڕاستی بەهاری عەرەبی هاتویستی چەند دەساڵی کە ڕوخان کاکە ئەو لە لیبیا ئەوە لە میسر ئەو لە تونس ینی ڕاستە ڕوخانیان بەڵام ئەو کلێنانەی کە ئەبوایە لێوە شۆڕشەکان بەرەو ئێوە بڕۆشتا بەرەوێ نەڕۆی بۆی هەڵی تێکەوت زۆر باشە ئەم کتێبە وەکو لە کتێبەکەش باس کراوە بە دەواازەکەی کراوە بە سێ بەشەوە کە لە یەکەمیانە دانانەوەی ئەمیر لە پاش ئەمیر دووەمیان سەپاندنی ئەمیر لە نەبوونی ئەمیردا و سێمیشیان دەرچوون لە فیقی زەڕوری ناچاری ئەم پۆلبەندیە بۆچی کراوەوە ئەگەر بە کورتی ئاماژەیەک بە هەر یەکێک لەو پۆلبەندیانە بکەیت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕووی سەحابەیەک فەرمووی ئێوە قەومێکن ئەمیر لە دوو ئەمیردا ئەنێنەوە یعنی قووەتی ئەم ئیسلامە ئەوەیە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وفات دەکات کە قوتبی ئەم دینەیە ناشتووە جاری بیلەوەکەنەوە کە بێت ئەم کەسێکە بێت لە ڕووی قانونی و دەستوریەوە ئەم ئومەتە بەرەبەڕێەوە وانە
کاتێک کە پاشەکشە لەمە ئەکرێ ئەمەیشە دەخەل لە دەستوریەکان کە لە نەمانی ئەمیری هەڵنابژێرێتەوە وەکو شورا وەکو باسم کرد بەڵکو باوکێک وەسیە دەکاڵێ دوای من ئەم کوڕم بکەنەوە بە دەمڕاست و گەورەی مسلمانان پێش مردنی خۆی دیاری بەڵێ پێش مردنی خۆی هیچ دەسەڵاتێک بۆ شورا و مسلمانان نامێنێت دوایەوە لەبەرەوە یەکێ لەوەی کە مسلمانان تایە لە ناوەستن ئەوەیە کە فەوتانی ئەمیر یعنی بەڕاستی پێغمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر سێ کەس بە دەشتێکا ڕۆژن بەیەکێکتان ئەمیر بێ چونکە بوو بە سێ کەس سێ بۆ چوون دروزە بێ ئەم سێ بۆچونە هیچی حەسمی نەکات ئیلا لە ماوەی لە بینی سێ کەسە کێشە دروزە بێ ئێمەش ئومەتێکین ئەبێ لە بینی سێ کەسە کەسێک دەمڕاست بێ کەسێک گەورە بێ قسەی بڕوا بەڕێی ئەم خەڵکانێکی بکەنە برا گەورە ئەگەر ئەمە فەوتە ئێستا بەڕاستی لە وڵاتی ئێمەیە پەرلەمانیش ینی بۆ نمونە سەرۆکی حکومەت دێتە پەرلەمان و دەنگی پێدرێ بۆکو سەرۆک خۆ دەنگانشتی کارتۆنی هەمومان نەزانین ئەوەش کە لێو دانیشتوە پەرلەمانەکان زانن سەفەقات و ڕێکەوتنەوە دەنگ ئەینە نە دەنگانەکە ڕاستە نە پەرلەمانەکە ڕاستە بەڵام وەڵحەسڵەمی کە زۆر ینی قۆدایە بە کتێبەکە باز لەوە ئاکات کە ئێمە ئومەتێکین بە دوای ئەمیر دانینەوە شەڕ بووە پێغمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم ئێوە ئەڕۆن بە عەڵاکە بەدەست ئەم سەحابەیەوە بێ ئەگەر ئەم شەهید کرا بە ئەم هەڵەگیرێ ئەگەر بۆ بەردەوام چکە ئاڵا ڕەمزە بۆ کەوتن و نەکەوتنی وانە ئەو سوپایە ناکرێت بێ ئاڵا بین ناکرێت بێ گەورە بین کێشەی دانەنانەوەی ئەمیر لە دوای ئەمیر ئەوش قەزێکە لە قەزێکە دەسووریەکان کە کتێب باسی ئەی ئەو دوو بەشەی تر کە باسی لەوە کراوە ئەگەر بە کورتی ئاماژێکی ئەویشان عفو دومیان ئەو بکە پێم وتی دومیان ئەوەیە کە نەما ینی دانانەوەی ئەمیر لە دوای ئەمیر بە شورا نەما بەڵکو بووە بە پشتا و پشت یعنی ئەو فەراغی کە دروست بوو ئەوە بوو کە شورا ڕۆڵی نەما ئەمیر دانەنراوە لە دوای ئەمیر بەڵکو بە وەسیەتێک با یەک شتە بێ خەلیفە ئەڵێ هاتن لە عومەری کوڕی خەتاب باسیێکە لەوە کاتێک کە لێی درا و خەلیب و وەفاتیە کرد وتیان بۆ عەبدوڵای کوڕە دانانەی وتی شتێکی خراپ نییە یعنی عەبدوڵای کوڕی عومەر خۆی پێی خۆش بوو لە دوای کە بیری کردو پێغمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم شتەی نەفەرمووە ئەو بەکر ئەمەی نەکردووە ئەڵێ دوای بانگکردنەوەی وەرن من لەو بڕیارە پەشیمان بوومەوە دوای من خۆتان کەسێک هەڵبژێرن قسێکی زۆر جوان ئەڵێ خراپەکەی بەزەوەی کوڕی منە نایانێ وەکو ئەگەر کوڕی من نەبووە یەکرێ عەبدوڵای کوڕی عومەر یەکێک وایە لەو اختیارانە بەس لەبەر خراپەکەی کە کوڕی منە خۆی دەسەڵاتی عومەر تایبەتمەندێکی عەجایبی هەیە تەمەنە کتێبە ئاماژەی پێکات ینی ئێمە بەساتی جوانمان هەیە لە ژیانی عومەرە کە ئەمیش قەزەی دادپەروەریە کە ئەوش قەزەیەکی دەستوریە لێ باسیەکە بۆ نمونە ڕۆژ عومەر کوڕی خەتاب وشتێکی زۆر قەڵەوە بینێ ئەڵێ مشتری شەیە ها بەلایەوە جوانەی شەیە ئەڵێن ئەوەی عەبدوڵای کوڕتە ئەجبان کە عەبدوڵا تۆ ئەم شەو لە شۆ بووە ئەڵێ وەڵای ئەمە شتێکی زۆر لە ڕوو لاواز بوو بە پارەی کەم کڕیم خەڵکی موسڵمان ئەچمەوە ئەیبەن بۆ لەوە ڕوو ئاوێدەن ئەومان ئەوە قەڵەوە بووە ئەڵێ ینی کاتێ ئەیبەن بۆ لەوە ڕوو ئاوێدەن ئەڵێ با بچین وشتری کوڕی خەلیفەی موسڵمانان بڵێن بلەوە ڕێنیە ئایبین ئەڵێ بڕۆ ئەم وشترە بەرە بیفرۆشە مایەکەی خۆی لێ هەڵگرێتەوە قازانجەکەی بخڕێ بە مالی موسڵمانان چونکە ئەم قازانجەی بەهۆی ئەوەی کە تۆ کوڕی خەلیفەی موسڵمانانی دەستکەوتووە وانە ینی ئەوان زەرریان کرد لەوەی کە کوڕی ینی بۆ ئەو کەسێکی تر بووایە ئەوەی سەر دەسەڵاتی ڕایبین زۆر باشە مامۆستا عومەر بۆی ناوەڕۆکی کتێبەکە پەیامی کتێبەکە یان ئەو مانوبوونەی جەنابەت ئەم بە شوێن ئەو وەڵامدانەوەی ئەو پرسیارە گەڕاوە ئەو گرفتەی کە هەیە کە دەستورێکمان نییە یاخود دەستورێکی جێگیر نییە ئەم دەستورە بۆ دیاریکردنی ئەمیر یان کێ شایستەیە ئەمیر بێ کێ ئەبێ خەلیفە بێ کێ جێنشین بێ یان دەوڵەتێکی ئیسلامی ئەبێت چۆن بێ ئیتەگەر بسمیلات لێکرد دەستورەکە حازر بێت چکە ئێمە لە کۆتایە وەحیمانەیە وەروەها ڕێنمایەکانی پەیامبەری ئیسلامانەیە ئەمەمان بۆ شیعەکاتەوە یان بەو شێوەیە خۆی ئەگەر دیقەت بە یەکێک لەو ئەو ئاماژە زۆر بۆ قەزەیەکات ئەو بەندانەی کە دانرا لە سووری مەدینەیە هیچی ئاەت و حەدیث نەبوون یعنی معنی بەمانەیەوە ڕاستە ئەمە پێغەمبەری خۆ سەڵ دایناوە بەڵام مانای ئەوەی بێ ئاەت بکات بە دەستور وەکو ئێستا ئێمە زۆر زەبازەکەین ئەڵێن هەڵێکێک ئەڵێن دەستوری ئەمە ئیسلامە ئەزای زۆر غەڵەتە خۆی دەستور
دەستورەکەی مەدینە لە قورئان دەستورەکەی مەدینە هیچ ئاەت و هینێکیان نەبووە جوولەکە ئێمە لەگەڵ جوولەکانی فلان بەنو قڕێزاوە بین ئەوان ئەگەر هاوکارم ئێوە ئەگەر ئەوان ینی کۆمەڵی کاتەکرێت دەستور مەتاتی بێ کۆڵی دەستکاری بکرێت دەستور ینی ڕێخەری ژیانی ئەو خەڵکەیە دوجار قانونەکان هەموو یەکۆنە ژێر ئەم دەستورە چەسپاوە کە دائەنرێ دوایی هەر یاسایەک لە وەرگیرام لەم دەستورەوە کە دائەنرێ ژیانی خەڵکی پێ بەڕێوە برێت دوجار ژیانی ئەو خەڵکە پەیوەستە بە ژیانی ڕۆژانەیەوە ئەکرێت ئێمە ڕاستە ئەم قسێت تەواوە ئێمە ناکرێت یاسا و دەستورێکمان هەیە پێشوانەی قورئان بێت ناکرێت شتێ بکەین بۆ نمونە قورئان بەرینە دواوە بڵێن ئەمە قسەی بەشەرە بەڵام دوجار دەستور هەر خودی قورئانیش مامۆسایان خودی قورئان هاتوو بۆ ڕەخسینشی خەڵک ینی خوای گەورە کە قورئانی ناردووە بۆ پیامبەر خواجە خلەوەکە کە زۆر بیخوێنن بۆ بزان ئەمە دەستوری ژیانی تۆیە کاکە ئەمە ژیانی تۆ لەسەر ئەمە وەکو تاک بینی خۆت و خوا بینی خۆت و خەڵک لەسەر ئەمە دائەنرێ بەڵام کە دێنە سەرەوەی حکومەتێک دروستکەین دەوڵەتێک دروستکەین ئەو دەوڵەتە کۆمەڵی یاسا و ڕێسای خۆی هەیە مامۆسایان یعنی بەڕاستی تۆ سبەینێ بۆ نمونە سەرۆکێکی ئیسلامی حیزبێگەی بە سەرۆکی ئەم کار هەموو عێراق یعنی ئەو کاتە دێتە ژێر کۆمەڵێک کۆتوبەندەوە ناکرێ بڵێ من بەم شێوازەی ئێستا کە خۆی سەرۆکی حیزبێکی ئیسلامیە بڕوات هەر بۆی ناکرێ ئاوڕا بڕێەوە ینی کۆمەڵی پرۆتۆکۆل هەیە چ وڵاتانی ترەوە لەبەرەوە ئەبێ بیری گەورەتر بکرێتەوە ینی ئەو کاتی کە تۆ دائەمەزری تۆ سێسا تورکیاکە سەرۆکی هەنێک کەسێکە کەسی خۆی بەدیندار زانێ بۆ تورک باشە بۆ وڵاتی خۆی باشە وڵاتی خۆی ڕێخستووە گەورەترین مەتاری دروستکە گەورەترین کتێبخانەی دروست کۆمەڵێ ئەوەی حەزارەتێکی ئەو حەزارەتی کە پێشتر هەبووە ئەو ژیارەی هەبووە ئێستا بێ بە شێوازێکی مۆدێرنە دروستی کاتەوە جارێکی تر یعنی ئەو خۆی بە میراگیری دەوڵەتی عوسمانیە بینێ بەڵام بە شێوازێکی سەرکەوتوانەوە جوانتر ئێمە دێت دەوڵەداریەک ئەکاکە یعنی لەوانەیە لە زۆر حاڵتە چاری نیە یعنی بڕوا بۆ ئیسرائیل ئەبێ بڕوا بۆ وڵاتی ترکە ئەگەر من و تۆ بەم عەقڵی ئێسابی لەکە من چۆن سەرۆکی خۆی بە موسڵمان نەزانێت چێ فڵان شت دەکاتەوە کاتێ فۆرمی دەوڵەتداری بە باگراوند ئیسلامی گۆڕاوە ئەبێت مامۆستا یان ئەبێ بگۆڕێ یان لە گۆڕانە نەخۆی هەر ئەوەی کە ئێستا هەیە کاتێک کە دەوڵەتی ئیسلامی دروست بێت ئێستا بۆ نمونە ئەوەی کە باسێکەکەن ئەمارەتی ئیسلامی دەوڵەتی ئەفغانستان وەک ئەمارەتێکی ئیسلامی دروست بووە دوجار ئەم دەوڵەتەش هاتە قەتەر لەگەڵ ئەمریکانی شادانیشت و ینی دوجار ئەبێتە سەر مێزووی گفتوگۆ بێ قسە بکات ئەبێ ئەمە حەقەتە یعنی بەس ئەمانەوەی لە دین لای داوە مانەوەی ئەمش دەوڵەداریەکات ئەمش دەستورێک بۆ خۆی داین لەسەری ئەڕوا دوجار ئەو وڵات و دەستورەی ئەو وڵاتی ئێستا وڵاتی من دەستوری نییە هەرێمی کوردستان تاسە دەستورێکی نییە بۆیە هێرشێکە لەسەرمان لێمانە ناوخۆمان دایمە کێشە هەیە دوو ئیدارەیمان هەیە بۆ دەستورێک نییە لەسەری بڕۆین خۆ هەش بێت هەرش بێت جێبەجێ ناکرێت ئێستا ئەو یاسایی کە هەیە لە دەرگاکانە هیچ کامی جێبەجێکرێت بەسەر خەڵکی بەدەسەڵاتە وانە؟ وڵانی یاسا بۆ هەژارەکان و بە دەوڵەمەکان نییە من حەزەکەم وەکو وەرگێ ڕێگمافی ئەوەت پێ بم ئەگەر شتێک ما بێ حەزبکەی گرنگ بێ بەلاتەوە ئاماژەی پێبی بۆ پیکە خۆت وەرت گێڕا و ئەزانین کۆڵە بابەتی گرنگی تێدا وەڵامی حەزەکمان لەسەر ئەسڵی وەرگێڕان یەک چەند دقەیەک ئەوە بزانین نەقڵبوونی حەزارەت بە تایبەتی لە ڕووی وەرگێڕانەوە نەقڵە بێ یعنی ئەگەر تۆی سادیقەتی ئێران بی ئێران هەرچی کتێبە وەرێگەڕی سەر زمانی فارسی یان تۆ بچۆرە بازاڕی ئێرانە بچۆ کتێبخانە گەورەکانی ئێرانەوە ئەو کتێبانەی کە تۆ پێویستە بە فارسی هەیە بە فارسی ئیلا هەیە جا لە عەرەبیەوە لە ئینگلیزی لە هەر زمانێکەوە ئێمە ئەگەر بگەینە سەر ئەوەی کە قۆتێ بینەوە بە وەرگێڕان یعنی ئەمە کشتی کەم نیە مانای نیە کە تۆ وەرگێڕان هەبوون و سەرت نییە مانای ئەتوێ ئێستا بۆ نمونە حەزارەتێکی عەرەبی من نەقڵکەم بکەم بە حەزارەتێکی کوردی لە ڕێی وەرگێڕانەوە بێ فارس بێنم هەل ڕووی وەرگێڕانەوە بێ کاتی ئێستا سوپاس بخوا ئەگەر بچێ بازار و کتێبخانەکانی ئێمەوە کتێبێکی زۆر باش وەرەگێڕدرێ قەناعەتم وایە باشترین شتێکێم بمانەوە لە حەزارەتی نەتەوەکانی تر ئیسفادە بکەین تەنها وەرگێڕان باش وەکو وەرگێڕێک ئەو ڕێگریانە چێکەیەتە بەردەمت تا چنێک مهەیەی بووی کە کتێبێک وەرگێڕی لە کوردستاندا بێت هەر لە وشە سازیا بێ هەر لە بڵاوکردنەوە و هاوکاریکردن تاوێ بۆ ناساندنی کتێبەکە خۆزان چۆنێ وەرگێڕان حەزێکە حەزی ینی لەوانێ لەگەڵ کاری هونەریە فەرقی هەبێت لەوانێ سا تۆ گەر هونەرمەندی بانکی بۆ ئێرە پێی بڵێ بۆ وازە لە بۆ نواندن هێناوە ئەو بیلەوە کە دەڵێ کاکە ژیانی من دابین ناکات کە لە هەموو وڵاتانە هونەرمەند یەکێک لە چینە زۆر دەوڵەمەندەکە بەڵام نووسین و وەرگێڕان ئەمانە شتێکی شەخسیە دوجارە بێت شتێکی عامە لە ماڵی خۆمەدا ئەنیشم کاتێکم بەدەسەوەیە لە باتی بۆ نمونە
بچم سەیرانێ بکەم گەڕانێ بکەم کە ینی کاتێک بە شتێکی احتیادی سەرکم وا ناکەم ئەچم ینی زۆرم پێنووسی ساڵێکم پێچوە لە وەرگێڕانێکی ڕاستەگەر چی بچینە باسی وەرگێران هەر لە زمانی کوردی و کۆمەڵی دەستەواژە و شە ڕەنگە زۆر گرفتمان بۆ دروست بێ و قسەی تا بکرێ وەکو کۆتا قسەی من مامۆستا عومەر پێشنیارەکەی کێم کتێبە بخوێنێتەوە یان بۆ کێ گرینگە ضرورە پێش هەموو ئەوانەی تر کە ئەمە لە دەست خۆی نەدا بازام لە پێشەکەی نێودوڵەتی شێمانم هەر ئاماژەی بۆ شکە لە کۆتایی باش کتێبەکە نووسنگی تەفسیر کردوێتی لە پێشەنگە نێودوڵەتی سلێمانی ئێستا بەردەستە لە نووسنگی تەفسیر هەیە پێم وایە ئەم کتێبە بۆ هەر کەسێک لانی کەم گەشتێتە زانکۆ جا کەسێکی دیندار و مولتەزیم بێ یان نا بە تایبەتی بۆ خەڵکە مولتەزیمەکە زۆر زەڕۆ بخوێنێتەوە چونکە ئەوەی من بزانم کتێبێکی تاقانەیە لەو مەجالەیە کێشەکانی گەڕامیانێتەوە بۆ دەستور زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عومەر ڕەشید نووسەر وەرگێڕ لەم تۆرێ لەگەڵ مام و خامەت ڕەنگین ماندوو نەبی دەستەکان و خۆش بێ و سپاس بۆ ئامادەبوونی خۆشحاڵ بووین